سڵاو ئەدەبی حیوار یا ئەدەبی گفتوگۆ یا ئەدەبی جیاوازی چییە؟ ئایا لە مێژووی ئیسلامدا شتێکمان هەیە بەم ناوەوە؟ بینەرماندا. لە مێژووی ئاینەکاندا ململانێ و جیاوازی بەشێکی گەورەی پانتایی چالاکیان پێک دێنێت. لە ئاینی ئیسلامیشدا هەم لە دووتوێی دەقی قورئان و فەرموودە و هەم لە ڕەوتی بەرەو پێشوونی مێژووی ئەم ئاینە ململانەی تا ڕادی یەکتر سڕینەوە و جیاوازی لە چوارچێوەی مەزهەب و ڕێبازەکاندا بەرچاو دەکەوێت. جیاوازی ئاەتەکانی قورئان لە مەککە و مەدینە و جەختکردن لەسەر هۆکارەکانی دابەزینی ئاەتەکان و تەفسیری جیاوازی فەقیهەکان بۆ دەق سەرەتای جۆرێک لە دابەشبوون بووە. زۆرجار ئەم دابەشبوونە سەری کێشاوە بۆ پەرتەوازەی و دابڕان و تەنانەت ململانەی خوێناوی نێوان مەزهەبەکان. بەڵام مێژووی ئیسلام هەرگیز خاڵی نەبووە لە گفتوگۆ و منازەڕەی ئاینی و مەزهەبی. ئەوەی کە ئێستا لەم سەردەمەدا باس دەکرێت ئەوەیە کە دەبێت ئیسلام و مسلمانان و ئیسلامیەکان فێری ئەدەبی ئیختیلاف بن یاخود فێری قوبوڵکردنی یەکتری بن. لە ڕاستیدا هونەری قوبوڵکردنی یەکتری یەکێکە لە بەرهەمەکانی مۆدێرنە و پەیوەندی بە مێژووی هیچ دینێکەوە نییە، بەڵکو لە ئەنجامی ئەو کارلێکە کۆمەڵایەتیەوە دروست بووە کە چیتر گروپەکان لەوە تێگەیشتن ناتوانن یەکتری بتوێننەوە لەبەر ئەوە ئەبێ حیوار بکەن بەیەکەوە. لە ئێستاشدا لە ناو دنیای ئیسلامدا هەمان سنەت بەڕێوەیە. ئایا دەتوانین بگەینە ئەو ڕادەیەی کە ئێمە ڕێز لە ڕای یەکتری بگرین و چیتر واز لە تەکفیر و تەفسیقی یەکتری گەرین؟ پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا لە هەناوی ئاینی ئیسلام و لە چوارچەوەی قورئان و فەرموودەدا چۆن سەیری جیاوازی ئاینی و مەزهەبی کراوە؟ ئایا جیاوازی بووە بە هۆکاری دەوڵەمەندی و گەشەی فکری ئیسلامی یان سەرچاوی ناکۆکی و ململانی ئاینی و سیاسی؟ هەمیشە ئەم باس لەوە ئەکەین کە مسلمان ئەبێ ڕای جیاواز قوبوڵکە، ئەبێ ئەوەی قوبوڵ بێ کە خەڵکیتر وەکو ئەو بیر ناکاتەوە. ئەمە تا چ ڕادەیەک ڕاستە یانی لەناو ئەم چوارچێوە گشتیە؟ بەتاکید ئەوە ڕاستە، لەبەرەوەی ئێمە کۆمەڵە مەبدەئی قورئانیمان هەیە لەسەر ڕاجایی لەسەر جیاوازی. لەبەرەوەی یەکەم مەبدەئی قورئانیەوە کە خۆی گەورە خۆی خەڵکی بە جیاوازی دروست کردووە، وەلەو شاء ربک لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين. يعني خۆی گەورە گەر بیستە هەموو خەڵکی کرد بە یەک لەسەر یەک بیر و باوەڕ لەسەر یەک ئیمان لەسەر یەک دین دروستیەکردن. بەڵام خۆی گەورە خۆی ڕێگەی داوە مرۆڤەکان ئازاد بن، بیروران ئازاد بێ، بیرکردنەوەیان ئازاد بێ. حتا تەنان لە دەقەکانی قورئانی پیرۆزیشە معلومی بەڕێستا جۆرە لە مەتاتیتی تایە، جۆرە لەو ئەو مەجالی تایە کە ڕاجایی هەڵبگرێت. دەقەکان هەمیشە دیوی زیاتر لە یەک دیویان هەیە، لە یەک ڕوویان هەیە. بۆیە بەتاکید مەسەلەی ڕاجایی بەشێکات توانین بڵێن هەر لە قورئانی پیرۆزە ڕێگەی پێدراوە. مەبەستە چییە ئەو مەتاتیە چۆن یانی؟ بۆ نمونە دەقەکان دەقی زمانی عەرەبی، بۆ نمونە هەر لە قورئانی پیرۆزە خۆی گەورە کاتێکە باسی ئەو لامەستم النساءکە سێرەکەی خلافێکی زۆر گەورە لە بینی شافعیەکان و حەنەفیەکانی لەسەر وشەی لامەسە. ئیمام ئەبوو حەنیفە ئەڵێ لامەسە بە معنای لەبەرەوەی مشارەکەی و حەزی تایە و بە معنای جیماع و کۆبوونەوەیە. بەڵام شافعی ئەڵێ نەخێر لامەسە مجرد لەمسە، هەر خۆی بە ئەو لەمەستم النساء و لامەسەش خوێنرێتەوە بە دەست لێدان یەکسەر خلافەکە دروست بووە لە بینی فقەها. ئەمانە شتی جوزئی و بەڵێ بەس کە باس لە ئەدەبی اختلافەکەین باس با بڵین دەشتە گەورەکان بکەین. بۆ نمونە لە بینی ئەوەی کە کەسێک باوەڕی وایە کە ئاین ڕاستە، کەسێک باوەڕی وایە کە ئاین هەر دروستکراوی دەستی مرۆڤە، ترسی مرۆڤ خۆیەتی، کەسێک باوەڕی وایە کە خوا خالیقە، کەسێک باوەڕی وایە کە خوا با بڵین هەر نییە ئاتا ئێستا. یانی ئێمە لەم چوارچێوە گەورە ئەگەر بیرکەینەوە چۆن بتوانین بیرکەین؟ طبعاً لەبەرەوەی ئێمە باس لە اختلافمان کرد بە گشتی، ینی قسەکە لەسەرەوەی یانی نمونونەکەش وا باسمان کرد. بەتاکید ئەو بابەتە ئێمە اختلافمان هەیە لە دینە، ئێمە اختلافمان هەیە لە نێو دینەکە لە مەزهەبەکانە، حتا اختلافمان هەیە لە بینی مەدارسەکانە. یعنی مەدرسەی تەسەوف کۆمەڵە مەدرسەی هەیە، مەدرسەی سەلەفی کۆمەڵە مەدرسەی هەیە. یعنی تەنانەت کاتە دیتە ناو مەزهەبێکی شەوە اختلافەکە بۆ نمونە شافعی متەقەدیم متەئەخیر. ئەچمە سەر بابەتەکە کاتێک ئێمە بابەتەکە وەکو جەناب فەرمی لە ڕووی مەبدەئیەوە وەرەگرین، بابەتە گەورەکە وەرەگرینەوە چێتە چوارچێوەی اختلافی دینەوە، اختلافی عەقایدەوە. بەڵێ لە ئیسلامە ڕێگە پێدراوە ئینسان
أن يعتقد في وجود إله أو لا يعتقد أصلا في شيء يعني الرجاء بيدراوة لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي يعني فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر أما باس لأزادي آينية يعني إنسان أنا بالرأي بيز خوانا به بس خوشي تحملي مسؤوليتك برزت مثلا باسي التصوف تذكر بالله اما ازانين ام ادبي ام جوازيه تنانت اجات حد التكفير بون بالله السلفيه كان بالله تكفيري همو صوفيا كان قادر من تاريخه هتا امساتي مشيتين شلون بلين اما بالله ادبي اختلاف وراي جوازه ومقبوله ومحترمه بالله بالتاكيد طبعا لبابتها كان اما ناتو بلين زياده الروينيه ناتو بلين تون روينيه ناشتو عن حكم لسه مدرسه بين بلين هم سلفي دوا بيركاتو هم صوفي دوا بيركاتو لو انا بيشونه شو هبه صوفي شبه بيواب سلفي تورا تكفيريه بيقومان بس بنبورك يعني وكناو يا من ناويشي ديار مانيه بعموم سلفيه كان هلا ابن تيميه وهتا امره هم تكفيري التصوف كان يعني من تفصيل ناتو انا يعني بالتعميم حكم بنبله تشكى تصوفي شبولينا كده الاسلام تشكى سبون منا هي سلفي جرأت ناك بالشيخ عبد القادر الجيلاني تانا التفسيقي شبكه بكل كاتك إشاء جورتين رأسي تصوف كسناتو أنا ببشري حافي وبيجي بمعروفي كرخيب له بلان بخلق بيجومان لبري تصوفي شكو مالش تيتك الله يعني لابد حكمك كتوما لا دان الذين يعني تو بيدو شيخك الليري ولا مدينة وشكا أما بابتك أم بابتنا العقل ده أما لسه مسألة تكفير وتفسيق بتاعه من أما باشا أما جواز كابل أو بار بيركاتو بس كاتك كتو لا كاتي بلين أم اختلافه تو شون ما مالي لقلك مثلا أم كابرا أما بكلب داني أو بشيلة داني أو بحوش بصق داني أو بأنعام داني يعني ترى أم أدبل شو جيبكينو سرتا يكمشت لا كمال آداب اختلاف يعني ما آداب عام مكان يكم دبيت بزاني ام بابتا لشويه جايبته الذين جايبته لبابتي مختلف فيه لبابتي متفق عليه هي چونك ام بابتا انا كاتك قريته بو دليل سيرك بزاني الذين جايبته يانا طبعا تو اقر من لشويه من بشك من خلافه من وتعاملكم بزان ام بابتا دليلي لسريا لسرين دومش بيسك من حواري لقلابكم بون منا منو تو اختلاف ماني لبابتك بيسك منو تو دابنيشين روبرو وجها لوجه ام بابتك حوار وقفتوقي لقلابكين بزانين لشوي دا لم بابتك الراستيه كان الراستيه واقامه حجه بكين ام اقامه حجه طبعا بالتي احسن به بنقول اقامه حجه يعني شيء يعني تو خذ لا أولو بحق مطلق زاني أو غلط أو بيني تسرس خوي أستاذ حموكسك كاتك تبني رأيك يعني حتى لروي نفسي شو خوي براسس خوي براسس يعني حتى إمام الشافعي يعني تو مادني لرأيك خد دابزي شنك تو راس تراها أولا شوارشوي لشيا درك ولا شوارشوي قفتو جويا كادرك إمام الشافعي فرمي من رأي خون براسه لو أنا هلبم رأي صواب يحتمل الخطأ ورأي غير الخطأ يحتمل الصواب أجر إما بم نفسيته تعامل كين يعني من بيموا راستم مش كأجر بيموا نبي راستم أو الرأي هناك بس أكري أستاذ أكري بقول من هذا إمام الشافعي فرمي والله ما ناظرت أحدا إلا دعوت اللهم اسل الحق على قلبي ولساني بم رحمة ملوكين بتأكيد جينا أكري من تنازلك أمام برسالة كلامكم شافعي ابن حنبل وابن مالك والى اخره امانه بس الفروع مثلا امام الشافعي بس العقيدنيه بس لو جزنوج الشيء الناس بس لو بس طلاقه كوي هناك يعني لا مش بسيطانيان او انا كسي بي تكفيرك لا كسي بي تفسيقك لا كسي بي تبديعك والله استاذ لا مثلا وجودي كان بون هنا مطلقا فلسفي بي كفر اصلا كسي فيلسوفي بي ويك بشرني بالله استاذ ام بابتانا 2000 بابتي يعني لسر دين حسابني اكري شافعي لما دا علي كرت بويا حتى على الرأي دين كان ان شاء الله من اجر اشتيك صحيح بو اذا صح الحديث فهو مذهبي اجر رأيك كموت مخالف بو مخالف دين بو فاطرحوه بعرض الحائط بدن بقي ديوارا اخف يعني ما بس لدين لكن بس لادبي اختلافكين بيني زانايانا ولا بين غير اخوان بون مناسيرك ابن حنبل ولا بشي لا حارث محاسبك كاتك وفاتك كزنتش بس القرن شو كزين لكات حارث محاسبي
ايش يقول علماء اعلام ڕاستە. اصلا تكفيري كله تدي كز نعمل اللي بشتون أنا من إنكارية وناكم تا رادي كشتن تا رادي تكفير تا رادي قتل مرتد تا رادي من همو ما هي لتاريخ الإسلامية من بس متفيلم بنا يعني تاريخ يعني آخر لبري تاريخها لبري دينية لبري عملي فيها غمرنيا فيها غمر صوينك الدواء قتل مرتد تاريخها قتل مرتد تاريخها الدينية تكلم مثلا مخالف القرآن لا قرآن مرتد ناقوش بس في غمر بلا تراث لتراثها هي قتلك زيادة سياسية أو كذا تاريخها هي سياسية حديث شيء حديثك حديث مانع حديثك حديث مانع من بدل دينه فاقتلوه حديثك مضطربة لنص لدقيقة لسندك أشياء هي التارك لدينه المفارق للجماعة وإلى آخره باشا بابلين أمانة اختلافا بلام كاتك كتو كسك لا أدي لا أمتك دري أكي لا كو ملك بلين أويك لبيني حتى شيعة وسنة ريا ولا بيني زناين خوانا ريا لا شرجنيا ولا شرقصة لا سلطان دني كتاب لا سلطان أما ليش شوي بابلين أو أدبي اختلافات بالتأكيد خو أستاذ يا نالين خلاف يا نالين كمكري ماني لا الاختلافة يا نالين رعايتي هم أدب كان كراو أما باش شي بيوندي كلتوري ملتك ويا كده مثلا للسعودية بنوعي بلا مصر بنوعي بلا العراق بنوعي شي تربية لأنه كرد جوازك بزوري كي تربية أما لكردستان همو بون من أيام لكردستان زوربي مدرسة كان معناها صوفي معناها سلفي معناها نقشي معناها قادري معناها لكردستان أما نبوة يعني الدواجات يعني باش شي كلتورة كود بل باش شي ديار دي كومالاتي باش شي بيوندي بنفوسه دصلاتي سياسية وهي لمرة أما أدبي اختلاف اللي تشواش كبرين بون منا أما لمرة السوشيال ميديا باشترين أواني هموكو مالدكانا أما السوشيال ميديا لبين إسلامي إسلامية لبين إسلامي وغير إسلامية لبين راجع إذا كانت ترى دي بأدبية بمعنى راست أجدي لمسلمان أبينين لكسي إسلامي أبينين لكسي كأستي لخلق تريش أبيني لا سياسي كان يشبيني بيقومان نقل سياسي لسر كردائي لا داخل حتى دا بس يتأسي دايكو باو لا أديب وروشن بيلانا أبيني والله ما يمن لير بس لو كالتوراكن كيمالين لشريعاتها ولا الدين نابع أمام به خوي جورا فرمي وقولوا للناس حسنا خوي جورا فرمي وجادلهم بالتي أحسن خوي جورا فرمي ادفع بالتي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم من أمدا قاني بيالم ملتزمني يعني دوازار خلق الرشوشية لسر منو تحسابني لسر نخبح حسابني يا مزيتي بدمي سيد دمي علماء راس علماء ما زلاني عالم يعني راستا من قصة لسر يا عموما كين لسر أفرادنا كين يا ما زانين يا السوشيال ميديا تشويه هي كشتني سمعة هي من الآداب اختلافها أستاذ جانبي زور جرين جابون منا كاتج مال احترامي كسكا جرين أبي بابتك بشخصنا نكين أبي دانا بزين سر أبي قصر سر أفكار كين نبي لسر أشخاص كين أسام برنامجيتو إما راجع عندنا بيجي لسر كين توعية خلب كين كرئيس ليكتب بين رئيس الجواز كان بجرين خدا رجيدا وخلق جواز به لأن صحابة كان جوازي أبوه جوازي تجيشتنها ولا دينا بيغمر لبين دابوا يجي ليرن يجي كروي تريان لفلان شو نيجي كردوا همو أمانة من هي وأجر اختلاف لدينا الرجال في الدراو نبوي أشوار مذهب ما نأبو ئایا دەتوانین بڵێن جیاوازی ئاینی لە مێژوو ئیسلامدا لە ڕێگەی ئادابی گفتوگۆ گزارشتی لە خۆی کردووە یان هەموو جیابوونەوە یەکسەری کێشاوە بۆ تەکفیر و یەکتر سڕینەوە چۆن دەتوانین بنەماکانی وتوێژی عەقلانی و ڕەخنەیی لە کولتوری ئیسلامیدا پێناسە بکەین ئەدەبی حیوار زۆر جار لە بەتایبەتی لەم سەردەمە زۆر باس دەکرێت وەکو بڵێ شتێکی تازە بە لەناو ئەدەبیاتی ئیسلامیە پێت وایە ئەو قسە تا چەند ڕاستە ئەتوانم بڵێم کە لەناو ئەدەبیاتی ئیسلامیە و لە دوای مێژووی خلافەتەکان و یان بەڵام لە سەرەتای پەیدابوونی خلافەتەکانەوە زیاتر یەکتر وردە خلاف لەناو ئیسلامە جیاوازی بۆ چوون و ئەمانە دەرەکەوێت جاران ئەگەر بۆ چوونێکی جیاواز هەبووە بە قسەیەکی پێغەمبەر کۆتایی دەهات بەڵام لە دوای ئەو بیرڕای جیاواز هاتە ناو دینەوە وردە ئەم بیرڕای جیاوازانە تەنان بووم بە ماوەی هەڵگیرساندنی فیتنە هەڵگیرساندنی خوێن کوشتار لەو سەردەمەوە تا ئێستا بەردەوام لە ناو کولتوری ئێمە ڕق ئەچێنرێ لە کاتی باسکردنی خلافە یا بۆرە ئیختلافە دەبێ ئەوەمان لەبیر نەچێ ئەمیشە چەمکێکی تر هەیە کە پێی دەوترێ ئەلئاخر یان پێی دەوترێ الحوار حوارکردن لەگەڵ ئاخر بەس بەڕە هەر لە ناو کللتوری ئیسلامیە وایە هەم کللتورێکی دنیا وا بووە
خۆی کللتورە دینەکان بە عام ئەم شتانیان تێ دوای مردنی پیاغەمبەرەکانەوەی تر فەوزا دروست دەبێ ینی چونکە کەسێک نییە دینەکە بەڕێوە بە هەرم کللتورە دینی هاتوتە ناو سیاسەتەکەەوە کەوای لێ کردووەکەەوە سیاسەتی مثلەن حیزبی قائید دروست بێ دیکتاتۆر دروست بێ کەواتە دین بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسە لە دروستبوونی دیکتاتۆری سیاسیش لە ناو دنیای سیاسە ئەم هەر لە دینەکەەوە هاتوتە ناو کللتورمان هاتوتە ناو مامەڵی ڕۆژانەمان هاتوتە ناو ڕاگەنمان و ئێستا شەوتە شۆڕوەتەوە بۆ ناو فەیسبوک و سوۆشیال میدیامان تۆ دەڵێ بە من کە مەسلەی اختلاف و باسکردن لە حیوار و ئەدەبی اختلاف و ئەوی دیکە و ئەمانە تازەیە لە ناو دنیای ئیسلامیە ئەمە پێم وایە لە مۆدێرنەوە لە دنیای غەرب و ئیسلام و دنیای پێم وایە حیوار هەر شتێکی تازەیە احترامکردنی ڕای بەرامبەر و ئەوانە من وارم یعنی نەکات لە ئیسلام لە هەموو دنیای مامۆستا لە ناو ئیسلامەوە دەتوانم بڵێم لە ساڵی 60ەکان و وردەوردەم بابەتە باس دەکرێت یعنی کاتێککە باس لە حیواری ئەدیان کرا بەڵام لە مێژووی ئیسلامەوە مێژوویکی دوور و درێژتەیە مێژوویکی 1000 ساڵی ئاینی ئیسلام ئاینەکان تەیە مێژوویکی زیاد لە 1000 ساڵی ئیسلام تەیە لە ماوەی ئەم مێژووە بەردەوام کللتوری ڕق و کینە ڕەتکردنەوەی ئەوی دیکە چێنداوە بۆیە باسکردن لە ئەدەبی اختلاف یا ئەدەبی حیوار یان ئەدەبی احترام الرأي یان احترام الرأي الآخر ئەمانە تازە دەرەکەون بۆ لە بەرەوگوی ئێمە پێی ئاشنا نییە تا ئێستا دامەزراوە پەروەردەیەکانمان دامەزراوە ئاینەکانمان هەمیشە ئیشان لەسەر چاندنی کللتوری ڕق تۆڵە ئەم بابەتانە کردووە تەنان لە ڕاگەاندنەکانیشمانە بۆیە کە بەرگەی موسڵمانێک دەکەوێت پێکەوە ژیان بە تایبەتی ئەوی دیکە بەبێدعیشی دەزانێت بۆ لەبەرەوەی کە تۆ لە ناو کللتوری ئیسلامیە ئەوەندە بای ئەوەندە دەقت هەیە کە ئەو کەسە بدعە بەخشانە یان ئەو کەسانی کە خەڵکی تەکفیرچین خەڵک تەکفیر دەکەن پشتی پێ بەستن بۆی بمبورە من جیاوازی بکەم بۆی بینەر باشتر تێبگات لە بینی دوشتە لەگەڵ غەیرە مسلمانیا غەیرە ناو دائیرەی دین و لە ناو دائیرەی شەرع و قاینە با بڵێن لە ناو فروعە ئەوە مشکلەمان نییە بەس ئەی کابرا چی بڵێ بەرامبەر کەسێک کە ڕەخنە لە دین ئەگرێ قسە بە دینە لە ینی خۆی کاتە دێتە ناو وردەکاری ئەم بابەتەوە چ لە ناو ئیسلام یان لە دەرەوەی ئیسلامەوە سێگەکەی بابەتەکە بەم شێوەیە اختلاف لەگەڵ کافر دەبێت چۆن بێ حیوار لەگەڵ کافر دەبێت چۆن بێ کافریش دەکەین بە دوو بەشەوە کافرێکەوە معاهیدە و ئەهلی ذیممیە جیاوازە لە مامەڵەکردن لەگەڵی لە کافرێکەوە معاهید نیە و ئەهلی ذیممی نیە ئەهلی ذیمە نیە باشە ئەمانە تۆزێک نەرمترن ئیسلام لەگەڵیانە هەرچەند لە مامەڵەکردن لەگەڵ ئەوانە شایستا من دیمە سەرێکگەر مەجالم بەی بەوردی باسیەکەم و جۆرێکی دیکەمان هەیە لە اختلاف لەگەڵ کافری محاربە و کافرێکەوە دەرێ شەڕت لەگەڵاکە تۆ چۆن مامەڵی لەگەڵا دەکەی پاشان ئەمە قسەنی ئەمە شەڕە بەڵێ ئەمە شەڕ ئەمە ورد دەبێتەوە بۆ ناو مەسەلە خلافەکانی نێوان مەزەبەکان نێوان شیعە و سونە نێوان سەلەفی سۆفی کاتێکەوە وردەکەینەوە کێشەکان لە ناو ئاینەکانە کاتێک لە ئاینە سەرەکیەکان لە شوناسە سەرەکیەکانە وردەبێتەوە بۆ ناو شوناسە بچکۆلەکان زیاتر پەتاکە خراپتر هەویە بچووکەکان هەویە فەرعیەکان شەڕەکان گەرمترە بەڵێ بە هەموو برمەندەکان لەسەری کۆکن کەوا کێشەی هووی گەورە بە بەراورد بە کێشەی هەویەی بچووک یا وردە هویە یا وردە شناس زۆر کەمترە کێشە لە نێوان موسڵمانێک و مەسیحیەکە کەمترە لە کێشە لە نێوان شیعەیەک و سونەیەکە لە نێوان لە ناو سونەشا لە ناو سەلەفیەک و سۆفیەکە زۆرترە لەوەی کە لە نێوان شیعەیەک و سونە بە هەمان شێوە دێنێ ناو طریقەتەکانی تەسەوف بۆ ناو قادری و نەقشبەندی دێنێ ناو بەشەکانی سەلەفێتەوە دیسان کێشەکان ورتە بۆ ناو مەدخەلی و سەلەفێتی باشە ئەمە لەکوێ قسەکانی ئەدەبی حیوارە جێم بۆکەیت مەبەستم ئەوەتانی کە ئەم ئەدەبە کەمتر کاڵ دەبێتەوە نامێنێ ینی ئەدەبەکە نامێنێ سەرەتا تا حدێک لە نێوان سەرەتا بەتۆخی دەبین لە نێوان موسڵمانێک و مەسیحیە تا حدێک لەسەر کۆمەڵەشتی سەرەکی بەڵام کاتێک کە وردەبیتەوە وردە نامێنێ و پاشان مەسەلەی تەکفیر دێتە گۆڕێ کە تەکفیر هاتە گۆڕە دیسان دکتۆر زۆر جار ئەو با بڵێن ئەوانەی کە ئەم قسانە بە باس لە کە ئەدەبی حیوار نییە یا بە شێوەیەک لە تەکفیر و تەفسیق و جینە و قساکەن چەندین دقە بۆ هێنەوە ناشرینترین دووشت کە بە ئینسان بوترە سەگ و کەرە لە بەرامبەریشە ئەوانەی کەوا پێ دەڵێن لە ئیسلامە حیوار هەیە ئیسلام ئاینی حیوار و ئاشتی پێ دەڵێن وجادلهم بالتي هي احسن وادعوا الى سبيل ربك بالحكمه والموعظه الحسنه وجادلهم بالتي هي احسن چەندین ئاەت هەیە مەسەن هەر لە سیرا دەڵێ پێغەمبەر پێشوازی کردووە لە وەفدی نەسەڕای نەجران و حیواری لەگەڵا کردوون ڕێگەشی داوا لە ناو مزگەوتی موسڵمانانان نوێشکەن بەبەستمەوەتانێک کە تۆ لەسەر لەلایەکەوە پێم دەڵێ ئەوەندە بای ئەوەندە ئاەتمان هەیە کەوا کللتوری حیوار کللتوری ڕەتکردنەوە کللتوری ڕق
زیادەکە لە بەرامبەریشە کۆمەڵە ئاەتمان هەیە پێمان دەڵێ بەڵە حیوارکەن مناقەشە بکەن لێرە خاڵت بزرە خاڵە بزرەکە چییە؟ من زیاد لە ئاەتم ئەژمار کرد کە باس لەوەکە کە حیوار نەکەین شەڕ بکەین و بە ناشرین ئەوی دیکە نیشاندەین بە سەگ و بەراز بیان بینین بە پیس بیان بینین بە گومڕا بیان بینین بە قەبیح بیان بینین و پاشان کۆمەڵە ئاەتیشم بینی مەسەلاً وجادلهم بالتي هي أحسن بس بتواني أمان متشين وأوان مدني أميست الرك أو بلهم أميست أو بلهم كوا عيني إسلام لقناغي مكة عيني حوار بوه ولا قناغي مدينة دبت عيني قتال عيني ده صلاة عيني ده صلاة وعيني قتال كاتك عينك لا أستكم الله هتك برز دبت ونامن دبت عيني أكيد سياسية وكاتا كيشة دروز دبت كاتر مسألة حوار نامنه تو سري ما يجوا فتوحات لما يجوا فتوحات إسلامية حوارك نابني أو عندك قول بيتو لأنجام أجر في حوار هبوا يلا شرح حواري تيش أوس كاك سوران يعني تو بيشو منطقة فتح كي نامي عم ودنيري بلام خلقي أو منطقة زماني كي ديكانا هو هون بعربي نهردين بس قيناك دولتك بناميك تسليمة بي من ظلم أقرباته بلابوني فتوحات لسبنا ما حوار بايا هيش كانتك فتوحات أو عند خيرا ندبو كان مسلك إسلامي نايو معجزة خيراي بلابوني فتوحات أو نشر والتي وظاهرين أو نشر والتي وظاهرين أبو كواتم لدسلاته حوار نية مجال نية بو لبروي كيترتو خريكي تأسيسي دولتي وعنده مجال نبت برجة سرشتة بشو كان سيرك بداية كاني هاتني إسلام كاتك فامر دردي خالي وزياتر بهين قصة كاني أتشونا آخر حواري وده كردن بلام لا قناة كاني دواترا دبيني أمانة ما آخر فرق هي بين حوار وبان وازان حوار هو كيش كمان مناقشات تو اللي بعض ايش التنازل كي منش بعض ايش تيجم أما مشكلة ليرة أما تنازل لنا إسلاما لا هم أيديولوجيا كاتك من حوار لقال توكم دبي بيشتغل خو حواري نفسي لقال خو ما كرد به اما جور الحوار معناه كبيدورتي مونولوج بيدورتي حواري داخلي ايش او بيان بولاتو دبي لقال خو ما دانشت بم حوارم كرد به بلم اقربيتو شرطني ام قصاني من راس برنقا كاكسوران كون رايه بي لما من باشتر به دبي قناعات بخون بينهم محققاتي مطلق ملانيه بلام حواري اسلامي بيدلشي بيش او بي بولاتو دله من حقم دبي توي دبي تنازل كي دبي ام حقاب تو بقى بله دەبێت تۆ تەنازل بکەیت چونکە تەنازل لە دینی منان نییە واتە من هاتم بۆەوەی کە تەنازل کەم لەسەر کۆمەڵی بیرۆڕای خۆم تاوەی مەسەلەن بگەینە ڕێکەوتن ئەوە تۆی دەبێت تەنازل بکەی ئەوەی تۆی دەبێت تەقدیمی هینکە یعنی بيت الجار كيفي منوا وكاتكش كديت الرجال كيفي منوا هاتنا جار كيفك دو جرا اگر قبول كردو لحوارك مسلمان بيتو برات بمن كرد أوائل المسلمان خواهداتي يعني خواهداتي وأجر هاتو حوار هي نجات قناع حوار هي نجات أنجام أجر بيتو نجيت أنجام شيء نجيت أنجام ده بس أنا بدي كاتما أنجام باشا أستاذ بابينا صردم بالله لمرة بابلين أويك بينتر زورت السوشيال ميديا لم سوشيال ميديا تا آستي همجيت من نعلم بس إسلامية كساني متدين همو شبابنا كاني كومالجا کۆمەڵگەی کوردەواری بینینەوە بنمونە هەر لەو پەڕی چەپەوە تا ئەو پەڕی تەدەیون لە بەسیترین شتە ناشرینترین جنێوت پێ دەدە ئەمە لە شوێی حیوارە ینی ئەمە هیچ پەیوەندی بە حیوارە ئەمە غیابی سەقافەتی حیوار غیابی کولتوری حیوارە ناو ساگەکانە کە تا ئێستا موسسە نەیچاندووە لە ناومانە ئێمە وتمان حیوار پێویستەکە بەچی دەست پێکە بە ئامانج دەست پێکە و بە ئەنجام کۆتایی بێ كاتك بأمانج دست بيكا دواي دبي بالرياضيك احترام رأي بران بركات بقري دبي دبي تنازل كي وباس ما كرد دبي اهتمامت بقسكاني بران بر باش بي واحتمال احترامي راي بسبور بقري تو دزاني استلنا الدنيا السوشيال ميديا اما يك حملي ناشرين هي بو ناشرين كردين بسبور كان خمان يعني من روجي كان بيرو بوچونكي مصطفى ظالمين بلا بو ولا السوشيال ميديا جنيه زوزو بين إذا حمليك يبغى تيرو كردني كساتي بنا ما كم تيرو كردني كساتي شيء كساتي كجوري عالمي بلا كساتي كجوري عالمي إسلامية بشكل هوكاري غيابي ثقافتكش بيندي بوجه كزوربي خلقكيتو مثلا خوانوارنيا كسيكي ديك دي تمثيل ثقافي بواكا ملاك لبري أو دخوانته ملاك لبري أو جنيه وده ملاكش لبري أو بريال ده أو بخوي نايا بدو بشيء بزاني آية فعلا أما أولك شو هاتو
مرۆڤەکان لە کات و شوێنی جیاواز لەدایک دەبن و لە ڕووی توانە و بەهرەشەوە جیاوازن. ئاینیش جەختی لە سەرم خاڵە کردوتەوە، هەر بۆیە بەبێ قبولکردنی جیاوازی کۆمەلگا بەرەو داڕوخان دەچێت.